من وەزعلی چایشیم لە هەڵەبجەی تازە 45 ساڵ ئەمە ئیشمە 25 ساڵە لەم دوکانام ئێمە خەڵکێکی زۆر ڕوومان تێکا بەوەی ئەو خەڵکە کە ڕوومان تێکا ئێمە دەقیلەکەمان وا لە بەردەستی خەڵکا خۆڵ خۆی پارەی دەعانێت ئێمە داوای پارەی لە کەس ناکەین ڕۆژانە فەقیر و هەژارمان هەیە پارەی لە وەرناگرین دەقیلەی لە بەردەستی خەڵکایە دوای ئەوەش ئەو خەڵکێکی کەوایەتە لامان هەر هەمی دۆست و ئەحبابە پاکیمان خۆشەوێت هەمی وەکو کوڕی خۆمان وایە ئەوەی لە تەمەنی من خۆ مناڵتر بێ کوڕی خۆ بێزانم ئەوەشی لە تەمەنی خۆم گەورەتر بێ بە برای خۆم ێزانم بەڕاستی ئێمە گونجاوی لەگەڵانە قەنەعات کە تووڕەش مەکەن کردی وایە سێژیان پێڵێم وایان پێ ناڵم دڵیان بێژێ ڕۆژی دواییەنەوە ساڵی هەفتاوبێت لە بەکرەجۆ چاخانەیەکم دانێت لەو کاتەوە هەر چاخانەمەیە و چایش دوایەوەش خەڵکێکی زۆر لە سلێمانی و لێرەش ئەوەی چایەمەی خواردبێ ئەزانەیە تۆ لامان ڕۆژانەش خەڵکێکی زۆر یێتە لای ئێمە بەڕاستی لە گەنج و لە پیر و لە پەککەوتۆ ئەمانە ئێمە هەمووی وەک یەک سێرەکەین ڕێز و احترامیان لێگرین شتی باشیان نەدەینێ پاک و دەمیز خێراتێکی باشە وەکو خۆم بە نیسبەتی خۆمەوە ئەوەنە خێراتیانەکەم کابرا ئەگەر کردێ بێ کردی دوای ژەرێتەوە بۆلام ئێمە ئەم گەنجانە کە هێنە لامان شەوانەش هەتا 12مانە تەلەڤیزیۆن بۆ داناون سێری یاریەکانەکەن کاتی یاریەکان قەڵەباڵخە بەڵام مەعالەسەف گیرفانی گەنجەکان بەتاڵە مەعالەسەف بۆم حکومەتە گیرفانی ئەم گەنجانە بەتاڵە گەنج ئەگەر پارەی پێ بێ ئەیخوا بەس پارە نییە مەعالەسەف بۆم حکومەتی کوردیە کە گیرفانی گەنجەکانمە بەتاڵە بەڕاستی کە عەلی پیاوێکی ڕووخۆش و کابراایەکی بە ماریفەتە احترام لە مشتریەکانی ئەگرێ لە ڕاستیە بێئیشیە زیاترین بۆ ئێرە هەرچەندە کە عەلی چایەکەی چایەکی زۆر خۆشیەیە و شوێنێکی باشە بۆ کۆبوونەوەی ئێمە لە ڕاستیە ئێمە زیاتر باسی وەرزش و وەرشەوانەکانیان بۆ ئێرە وەلای کە عەلی گەنجمان زۆرە ئێستا ئیشی نییە چایچیە یەک ڕۆژانە زۆر خەڵکی بۆ ئەمە بۆیش کرد بەڵام ئێمە شاگردمان هەیە و کوڕەکەی خۆش مامۆسایە لە مامۆسایەکەی وەدەوە هیچ نییە تاعین نەبووە لێرە ئیشەکات خەیرانی دارایی خەڵکیش پرزە کردووە خەڵک پارەی پێ نییە خەڵک وازیش پرزەیە زۆر ناڕەحەتە خەڵک بەڵێ ئێمە بازارێکمان هەیە بەڵام ئەو بازاڕەی زوو نەما کەمترین سیعری چایە 250 دەلامی 250 چاکەی پێ نییە